لەوش بەڕێزان و مەزانە ئافرەتانی کە بازرگانیان پێوە ئاکرێتن ئافرەتەکانێکن تەمەنیان گەورەیە سیر کە بزان منداڵبازی شتێکی گەورەیە لە کوڕ و لە کچە بزانە چ بزان بەس تەمەنێکە سیر کە بزان سێ ئەمە ئەم ڕێپۆرتاژە ئەوزار باسی بەلجیکا ئاکاتەوە مەزان بەس لە ئەڵمانیا لە هەموو وڵاتە ئەڵمانیەکان بۆوانی خۆشمانەوە ئەم دەردە کێشەیە بەردەوام سیرکە ئەمە کامێرەی شاراوان داناوە پرسیارێکن لەو ئافرەتانی کە لەشفرۆشن لەسەر شەقامەکانە سوێری کاتن و ئەڵێتن نا تەمەنێکی بچووترمانەوە یعنی وەکو ئەوەی چۆن تۆ شووتی و گوندۆڵا کاڵک و گوندۆرە ئاکریت کام ڕەنگ دەوێت ئەوە پرسیاری لێکات ئەلێ بزانە Die Stunde 50 Euro. Die Frau erklärt uns, wie das Ganze ablaufen soll. Am Afrika, am Television, بەڵچی کامێرەکەی داناوە ئەڵێ تازە لە پێشە پرسیارمان کرد لە دوو ئافرەتێکی 12-13 ساڵان ناگەڕێن ئەویش پرسیارێک ئەڵێ 11 ساڵیمان هەیە ئەڵێ ئامۆزایەکەم 11 ساڵانە بۆتان دێنم ئەڵێ نرخەکەی چەندە ئەڵێ سەعاتی 50 ئێڕۆ 60,000 خۆمان ئەمە زمانی خۆیان منداڵێکی 11 ساڵان تخوا ئەلمانیەکان بە سەیری کچی خۆیان بکەن کە 11 ساڵە بە ئەو سیستەمە دابت بهێنن بۆ کچەکەی خۆیان ئەوجە بۆ ئافرەتانی ترە داوێن پاک بزانە کامیان قبوڵەکەن لەسەر کچەکانی خۆیان ئەوجە ئەو سیستەمەمان بۆ بێن بۆ وڵاتەکانی خۆمان وە خەڵکیش ئەوەی کە نوێژە کات بەخۆی ئەڵێ موسڵمانە غیرەتی کامیان قبوڵەکات کە منداڵێکی 11 ساڵان سێکسی پێ بکرێت سەعاتی بە 50 ئێڕۆ وەلو بە 50 ملیۆنیش بێتن غیرەتی کامیان قبوڵەکاتن کە ئەم بازرگانیە بە منداڵان بکرێت ئەم مێبازیە ئەم منداڵبازیە ئم نێربازیشیان تێدا هەیە و ئەم بازرگانیکردنە بە ئافرەتانە باشە ئەمێ نوێژەکەت بۆ ئەوەیە بۆ سیستەمە بێتە کایەوە لە کاتێکە لەسەر حیزبی شەیطانیشی ئاگات لەخۆیە حیزب الله و حیزب الشەیطان فای وەرافەر بێ خۆت بێ بەرچای خۆت دەنگت بە چ داوە و چێت خۆشەوێ و ڕسمی لەگەڵ چێ گرتووە سەلفی لە جێ گرتووە و ڕسمی چێ لە ماڵی هەڵواسیوە کابرا ئەلمانی ئەم سیستەمەت بۆ دێتە کایەوە بۆی گلەیی مەکە کاتێک ئەخلاق نەبە لە وڵاتە کاتێک ئافرەت نەیتوانی شوو بکات کاتێک نەیتوانی خێزان منداڵ دروست بکات کاتێک ڕێژەی دانیشتوان بەرەو لە ناوچوون و نەمان هات وەکو ئەڵمانیا و ئەوروپا و ئەمریکا بۆی گلەیی مەکە چونکە خۆت بەرپرسی لەم شتەوەیە خۆت بەرپرسی لەم سیستەمەیە کە ئەبینی ئەم نێربازیە و ئەم مێربازیە بە منداڵێکی 11 ساڵان ئەکرێتن لە کاتێکە ئەکرێن و فرۆشتنی پێواکرێت سەیریکە بزانین داخۆ ئەم ئافرەتە ئەو منداڵە ئەوەیان 12 ساڵێکیان 13 ساڵە ئەمە کڕن و فرۆشتیان پێواکرێت شەقامە ئەمە یەکێک لە سیاسەتمەدارەکانی باڵی کاربەدەستەکانی وڵاتی بولغاریایە ئەڵێ بەڕاستی ئەم بە بازارکردنی ئافرەتان یاخود بە یاسایکردن لە پەرلەمانی بەشێک لە وڵاتەکان کە بە یاسایان کرد لە پەرلەمانەکە لەشفرۆشی بکرێت بە بازار ئەڵێ ئەمە بازارێکی قسەیەکی باش و هەواڵێکی باش بۆ بازرگانەکان بۆی کە بە ئاشکرا ئەم جارە بازرگانی بکەن لەژێر سایە و سەقفی سیاسەتمەدارەکانە بۆی کە ئەم بازارە زیاتر پەرەی پێ بدرێت ئەڵێ بەڕاستی وشەی بە کۆلایەتیکردنی ئافرەتان لە ئەوروپا لە ڕۆژئاوای باڵێن ئەڵێ وشەیەکە قابل بەوان نییە لەبەرەوەی ئیشەکە زۆر لە کۆلایەتیکردن گەورەترە ئەڵێ ئەگەر بڵێ ئافرەت لە بازارە بە کۆیلە ئەکرێت یان ئیشی پێ ئەکرێت ئەڵێ ئەمە ئەکرێت و بڵێ ئەو ئافرەتانی کە لە بازار ئیشەکەن ئەمە کۆیلەنە کە لە کاتی خۆمانەکە لە بازار و باڕەکانە ئەیبین کە باسی ئەوانەمە کرد ئەڵێ بەڵام ئەو منداڵێک کە 12 ساڵانە یاخود ئەو ئافرەتێک کە بازرگانی سێکسی پێوە ئەکرێت ئەڵێ بەڕاستی کۆلایەتی قابلی نییە لەبەرەوەی زۆر لە کۆلایەتیکە گەورەترە باشە بۆی ئەڵمانی ئەمڕۆ باسی سەردەمی مسلمانانەکاتن و کە خەلیفەکانەکات یاخود فتحکردنی ئیسلامەکاتن فتوحاتی ئیسلامەکاتن بۆی کە عەلە ئەساس ئێمە ئافرەتمان ڕزگار کردووە ئەوان لە وەختی خۆی ئافرەتیان کردوتە بەجاری و بە کۆلیا لە کاتێک ئەمە قسەی خۆیانە
ئێوە درۆیە بەس ئێمە ئەوە ڕاستە کە ئەمە لەسەر زمانی خۆیان کاربەدەستەکانی خۆتان کە ئەڵێنچی ئەڵێ ئەم موشەیە بۆ بە کۆلایەتکردنی ئافرەت ئەڵێ موشەیەکە قابلیە لەبەرەوەی بچووکە کارەکەیان گەورەتر لە موشەیە بەڵێ هیچ وشەیەک نابینەوە کە پێ بڵێ کۆیلە یعنی کۆیلایەتی وشەیەکە گەورەیە بۆ ئەم ئافرەتانە بەڕاستی واشە منداڵێکی 11 ساڵان سەعاتی بفرۆش و 50 ئێڕۆیان لە کاتێک ئەگەر شکایەتیش بکات بۆتان باسکەم بزان چی لێکە ئەم مافیا چی لێ ئەکرێت کە بەڕەڵا ئەکرێتن و ئازاد ئەکرێتن و هیچ چیشی لێ ناکرێت لە کاتێکە لە محکەمەی خۆیان ئەوروپا بۆتان باسکەم بزانە چۆن محکەمە ئەکرێن ئەگەر کەشف بوون چونکە کەشف بوونیان لەبەر ئەوەی سیاست مەدارەکان لەگەڵیاندانە عەلمانەکان لەگەڵیاندانە بە هەردووچیان بازرگان و موشتری ئەم ئافرەتانە بە بازرگانیان پێ بکەن بۆیە ئەم بازاڕە بەردەوامە.